خۆشەویستان لایەنی کۆششکردن بۆ هەر کەسێک ئەتوانین بڵێن قۆناغێکی سەختە، قۆناغێکی هەستیارە لە بەڕێی پەیوەندی بە هێنانی منبێکی بەرز و سەرکەوتن هەیە لەو قۆناغەدا و بێگومان تەنها کۆششکردن و تەنها کاتسەرخانکردن بەس نییە بۆی کە تۆ نمرێکی باش بهێنی و بتوانین لە تاقیکردنی کاسەرکەوتوبی، بەڵام بەڵکو لایەنی خواردن، جۆری خواردن، بڕی ئەو خواردنی لێ خۆی ئەو ڤیتامین و ئەو کالۆری و ئەو بەخشەی کە لە خواردنەکان و بەدەستێهێنی هەمووی کاریگەری لەسەر توانە و تااقەتی تۆ هەیە بۆ ئەم کۆششکردن و کاریگەری لەسەر شێوازی کۆششکردنەکەت لەسەر دەرەنجامەکەت ئەبێ. بۆیە یەکێک لەو شتانی کە گرنگە بۆ قوتابی، بۆ خوێندکاران لە قۆناغە جیاوازەکانە لە تەمەنە جیاوازەکاندا بە هەندوەری بگرن لایەنی خواردن و خواردنەوەکانە، بزانین گرنگترین ئەو خواردن و خواردنانە چین کە کاریگەری لەسەر مێشک دروستەکەن و باشن بۆ یادەوەری، باشن بۆ تەرکیز و کۆبێری خوێندکار. کۆمەڵێک بابەتی گرنگ سەبارەت بەم بابەتە باس دەکەین لەگەڵ دکتۆرە سروش تۆها، پزیشکی پسپۆڕی خۆراک و کێش و قەڵەی. دکتۆرە بەخێر ڕێ، سپاس. زۆر سپاس، مەمنون، زۆر سپاس. لایەنی خواردن چ پەیوەندیەکی بە کۆششکردنەوە هەیە؟ بەڵێ بێگومان خواردن ڕۆڵێکی زۆر سەرەکی هەیە، هەم لە لایەنی جەستەیی هەم لە لایەنی دەرونی. طبعاً سەبارەت بە کۆششکردنی خوێندکارانی پۆلی دوانزە و لایەنی کارکردنی مێشک و بیرەوەری و تەرکیزی خوێندکاران ڕۆڵێکی زۆر سەرەکی هەیە خواردن. وەکو هەمووان ئاگادارین، یعنی خوێندکارانی پۆلی دوانزە لە ژێر فشارێکی زۆری دەرونی و مێشکی و جەستەییان، یعنی هیلاکەتێکی زۆریان هەیە، بۆیە جۆری ئەو خواردنەی کە هەڵی ئەبژێرن کە بیخۆن لەو کاتەیە ڕۆڵێکی زۆر سەرەکی ئەبێ و مێشکیش لەو کاتە پێویستی بە یعنی خواردنێکە کە هەم لە ڕووی بەهای خۆراکیەوە بەهای زۆر بێ و هەم کواڵێتیەکەی زۆر باشتر بێت. زۆر باشە. خواردنەکان گرنگن. ئایا کاتی خواردنەکەیش گرنگە لە چ کاتێکدا دەیخوات؟ بەڵێ بێگومان کاتی خواردنیش زۆر گرنگە. یعنی لە پسپۆڕان ئەویان سەلماندوو، یعنی گرنگترین ژەم بۆ خەڵکی عام هەمیش بۆ خوێندکاران ژەمی بەیانیانە کە زۆر کاتی بەیانیان گرنگە کە خوێندکاران هەیەیان بێت، ژەمی بەیانیانیان هەبێت. ژەمەکانی تریش تەبان گرنگی خۆی هەیە، هەموو ژەمەکان گرنگی خۆیان هەیە، بەڵام خوێندکاران ژەمی بەیانیانیان هەبێ بۆ بە هاوسەنگیمانەوەی وزەی ڕۆژەکەیان بە تەواوی ڕۆژەکە کە وزەیەکی جێگیریان هەبێت سوودێکی زۆری لێ ئەبین. کاتە دکتۆرە ئێمە چی بخۆین کاتێک کۆششمان هەیە یان ئەمانەوێت سەعیەکی باش بکەین، ئەو خواردنانە چین کە پێویستیان، ئەو خواردنەوانە چین پێویستە بیخۆین؟ بەڵێ سەبارەت بۆ خواردن و خواردنەوانی کە زەڕورە بۆ خوێندکاران کە هەبێت، تەبەن ئێمە بەردەوام و تومانە پێویستە کات هەموو کەسێک خواردنێکی هاوسەنگی فرەچەشنی هەبێت. هاوسەنگی فرەچەشن مەبەستمان لە چیە؟ مەبەستمان لەوەیە کە خوێندکارەکە تەنها ئاعتماد نکاتە سەر یەک گروپی خواردن هەر یان خۆت یەک جۆری خواردن، جارو هەیە بەس کاربۆهیدرات هەیە بەس شیرەمەنی ئەخوانی شتێکی باش نیە، شتێکی باش نییە. تەبەن خوێندکارەکە بێ هەموو جۆرە خواردنەکان بەکاربێنێ، بەڵام بە بڕی پێویستی خۆی کە بۆی دیاری کراوە. یعنی بۆ نمونە لە کاتی کۆشش و خوێندنە مێشک زۆر پێویستی بەوەیە کە پرۆتینێکی باش وەربگرێت. ئەنی پرۆتینەکان دەورێکی زۆر مهم ئەبینێت لە زیادکردنی تەرکیزی خوێندکارەکە و مانەوەی بیرەوەری. جۆری پرۆتینەکان کە باشترینە لەو کاتانە تەمەن گۆشت پرۆتینی ڕۆکیمانێ و پرۆتینی ئاژەڵیشمان هەیە. پرۆتینە ئاژەڵیەکان وەکو گۆشتەکان بەعام گۆشتی سوور و مریشک و ماسی، بەڵام لە هەمویان باشتر خواردنە دەریاییەکانە وەکو ماسیەکان. بۆچی؟ لەبەر ئەوەی بڕێکی باشی ئۆمێگا 3 و چەوریە تەندروستەکانیان تایە کە بۆ کارکردنی خانەکانی مێشک زۆر پێویستە. و لەگەڵ ئەمەشا بیرمان نەچێ لەگەڵ پرۆتینەکانە کاربۆهایدرێتەکان ڕۆڵێکی سەرەکیان هەیە بۆ مانەوەی شەکری خوێن بەجێگیری لە تەواوی ڕۆژەکەیە. طبعا تۆ مێشک بە شەکری ئیشەکە، ینی بەڵام شەکریش جۆری هەیە، شەکری ئالۆزمانی و شەکری سادەمان هەیە. طبعا کاربۆهایدرێتە ئالۆزەکان دەورێکی زۆر باشیان هەیە بۆ مانەوەی شەکری خوێن بەجێگیری لە تەواوی ڕۆژەکەیە و پێویستەکە خوێندکاران ئەم جۆری گروپی خواردنەشیان هەبێ لە ڕۆژەکەیانە و هەروەها چەوریە بە سوودەکان وەکو وتمان و میوە و سەوزەواتەکان. میوە و سەوزەواتەکان بڕێکی زۆر باشی دژە ئۆکسانەکانیان تایە و ئەکا سترێسی مێشک کەمتر بێتەوە و دژە ئۆکسانێکی باش وەربگرن و لەگەڵ یاکانزا و ڤیتامینەکانیش وەربگرن. و سەبارەت بە خواردنەوەکان ینی زۆر پێویستە خوێندکار بەردەوام جەستەی بە شێداری بهێڵێتەوە و باشترین خواردنەوەکانیش ئاوە کە بەردەوام لە ڕۆژەکە
بیخواتەوە. باشە دکتۆر بە باسێک لە ژەمی بەیانیکین کەوتە زۆر گرنگە خوێندکار گرنگی پێ بدە کات بۆ هەنێک خوێندکارمان هەیە لە نوێژی بەیانیەوە هەڵ ئەستێت دەسەکا بە کۆششکردن و سایکردن ئەم خوێندکارە دوای چەندێک لە هەڵسانی دەست بکات بە نانی بەیانی و چ بخوات لە نانی بەیانیدا کە گرنگە بۆ ئەو. بەڵێ طبعا سەبارەت بە نانی بەیانی خوێندکار پێش هەموو شتێک کە دەست بکات بە سعیکردن پێویستە نانی بەیانی هەبێ بۆچی لەبەرەوەی ئەم خوێندکارە خەوتووە بەشە و باشە هیچی نەخواردووە گلوکۆز و گلایکۆجینی جستی هەمووی دابەزیوە پێویست دەکات یعنی سەرچاوێکی وزەی هەبێت کە دەست بکات بە کۆشش بووی ئەگەر لەسەر برسێتی دەست بکات بە خوێندنەوە کۆشش طبعا هێز و تااقەتی نابێ شەکەتە ئەم خوێندکارە ناتوانێت دەست پێ بکات تەرکیزی لەسەر خوێندنەکە نابێ بۆیە باشتر وایە کە هەستا لە خەو یەکەم جارنانەکەی بخوا ئەنج دەست بکات بە خواردن سەبارەت بە ئەو خواردنانەی کە زۆر گرنگە یعنی بۆ نەخوێندکارەکە لە ژەمی بەیانیانە هەیبێت هەروەکو باسمان کرد خواردنی پرۆتینەکان زۆر مهمە لە ژەمی بەیانیانە هەبێت پرۆتینەکان لە ژەمی بەیانیانە طبعا خوێندکار خۆدانانیشە لە بەیانیانە گۆشت و کەباب بۆ خواردنەها قورسەکان ئەمانە بخوات بەعام ئەوانەی کە زۆر ئیستیفادەی هەیە لە بەیانیانە هێلکەیە ماستە گوێزە بایەمە ئەمانە ئیستیفادێکی زۆری لێ ئەکا هێلکە وەکو خۆی ینی خاوەنی پرۆتینێکی زۆرە سەرچاوی مادەیەکی تایە کە پێوترێت کۆلین زۆر مهمە بۆ مێشک کە ئەسیتال کۆلین دروستەکە لە مێشکە و وزەیەکی تەواو بە خانەکانی مێشکە بەخشێت و لەگەڵ یا پێویستەکە سەرچاوی کاربۆهایدرێتە ئاڵۆزەکانمان هەبێ وەکو گەرم و دانەوێڵە تەواوەکان پێویستەکە لە بەیانیانە ئەمانش بەکار بهێنێ بۆ ئەوەی شەکری بەجێگیری بمێنێتەوە و یعنی یەکسەر شەکری خوێنی بەرز نەبێت و دوای یعنی فترێکی زۆر کەم بە خلالی نیو ساعتێک دابەزێتەوە پێویستەکە کاربۆهایدرێتە ئاڵۆزەکانیشمان هەبێ بۆ ئەو بابەتە و لەگەڵ چەوریە سوود بەخشەکان و می و سەوزەکان تەبەن نانی بەیانیان خیار و تەماتە هەبێ لەگەڵ یا زۆر باشترە بۆ دابینکردنی ڤیتامین و کانزاکان بۆ خوێندکارەکە. دکتۆر ئەو هەڵانە چین ئێمە لە کاتی خواردنی ژەمەکانایەکەین بە تایبەتی بۆ خوێندکاران کاریگەرێکی زۆری ئەبێ طبعا هەڵەکان لە کاتی ژەمەکان ئەوکوتمان ئەگەر خواردنەکە فرەچەشن نەبێ ینی بۆ نەخوێندکارەکە هەموو ڕۆژێ بەردەوام دووبارە هەمان جۆری خواردن نەخواتەوە خواردنەکەی ناگۆڕێ یاخود هەڵەستێت بۆ خواردن طبعا چێ لەفێکی دەرەوە ئەهێنە ئیخوا لە جیاتی خواردنێکی ماڵەوە بخوات و خواردنێکی سروشتی و بەدەستی خۆ دروستکراب یاخود طبعا هیچ دەرەوە نەبێت فاستفودێک نەبێت ئەمە زۆر باشترە و لەگەڵ یا دواخستنی خواردنی ژەمەکان وەکوتمان ئەمەش بۆ خوێندکارەکە زەرەدی ئەبێت و اعتمادکردنە سەر تەنها یەک جۆری خواردن یاخود ئینەرژی درینکەکان خوێندکار ئێستا فێر بووە بەیانی هەڵئەستێ و ئەزانێ ینی کە بۆ نمونە ئینەرژی درینکێکی وزەبەخشێکی خوارد یعنی جێگەی خواردنەکەی بۆ ئەگرێتەوە و هین ئەبێت بەردەوام ڕۆژەکە پێویستی پێی نابێت یعنی وزەیەکی سەرسوڕهێنەری پێبەخشێ بەڵام خۆی تەبان وان نییە ئینەرژی درینکەکانیش زەرد و زیانی خۆیان هەیە. زۆر باش وەڵا ئەمە لەسەر ئەو بۆسین ئەو وزەبەخشانەی کە خوێندکاران دەیخۆنەوە بۆ ئەوی وزەیەکی زۆریان بات و چالاکیێکی زۆریان هەبێت لە کاتی کۆششکردنە ئەمانە چ زەرێک لە خوێندکارەکە ئەدات و ئایا دوای ماوەیەک لە خواردنەوەی هەست بە تەمبەڵی ئەکات یاخود هەر وزەی ئەبێت؟ بەڵێ بێگومان وزە بەخشەکان زەرد و زیانێکی زۆریان هەیە هەر بەعام بۆ هەموو خەڵک زەرەدی هەیە و بۆ خوێندکاران بە تایبەتی تر زەرەدی هەیە طبعا وزە بەخشەکان لە چی پێک هاتووە بە بڕێکی زۆر شەکریانتیە و کافاینیانتیە و مادە و ڕژێنەرەکانیانتیە طبعا ئەم شەکر و کافاینە بە بڕێکی زۆر شەکرەکەوا ئەکات شەکری خوێنی خوێندکارەکە لە ماوەیەکی زۆر کورتا بە خێرایی بەرز ببێتەوە و دوای ئەمەش بە ماوەیەکی زۆر کورت شەکری خوێنی دابەزێتەوە ئەم بەرزبوونە لە پڕە و خێرا دابەزینەوەی شەکرەوە ئەکات کەسەکە ینی هەست بە شەکەتی و ماندووبوونێکی زۆر بکات کە هەستی بە شەکەتی و ماندووبوون کرد ناتوانێت تەرکیز لەسەر خوێندنەکەی بکەوت ینی بە شێوەیەکی باش خوێندنەکەی بکات ئەمە سەبارەت بە شەکرەکەی ناوی وش سەبارەت بە کافاینەکەەوە ئەکا بۆ فترەیەک ینی کەسەکە هین نەبێت هێور نەبێتەوە ینی وریا بێتەوە وریاکەرەوەیە کە کافاینیش بە بڕی زۆر ڕێگە پێدراو نییە طبعا لە خوێندکارانە و لە کەسانی هەرزەکارەوە باشترە لە 100 میلیگرام بۆ 200 میلیگرام زیاتر کافاین وەرنەگیرێ زەبەخشەکانیش بڕێکی زۆر کافاین و وروژێنەرەکانیان تیا وەکو وتمان کە ئەویش خوێندکارەکەەوە ئەکات ترکیزی نامێنێ وزەی ڕۆژەکەی کەمە بێتەوە و ناتوانێت میمۆرەیەک و بیرەوەریەکی باشی هەبێت لە دواترە بەنسبەت فاستفودەکانەوە بۆ ئەو خراپە ڕەنگە بەمانیم لانی زانستی و ئەمەشوکین و بۆ خوێندکار زیاتر لەوە تێبگەین کە زۆر جار بیستومانە بەڵام ئەگەر لایەن زەرەر و زیانەکەی باسکەین لایەن زەرەر و زیانەکەی چییە؟
باشەوەکو فاسفودەکان بەعام یعنی ئێمە پێشنیوەکو پزیشکانی پسوار پێشنیاری خۆراکی ماڵەوە ئەەکەین لە خۆراکی دەرەوە بۆ هەموو کەسێک. وەکو فاسفودەکان بۆچی خراپە لەبەر ئەوەی تۆ یەکەم ئێستا بۆ نمونە باسی هەمبەرگرێ بکەین باشە یەکەم تۆ نازانی ئەو گۆشتی بەکار هێنراوە گۆشتێکی فرێشە یاخود فرێژ نیە ئەمە ئەوە و ئەگەر باسی سەمونەکەی بکەین سەمونەکەی طبعاً ئاردی سپیە ئاردی سپی دانەوێڵێکی تەواو نییە طبعاً شەکری خوێن بەرزەکاتەوە لەوەشە ئێمە وا پێشنیارەکەی یعنی دانەوێڵی تەواو بەکار بهێنرێ لە بەرهەمە یعنی ئەو بەرهەمانی کە ئیشی هەویری و ئەوانی تیا ئەکرێ بینە سەر سوورکردنەوەی بۆ نمونە هەمبەرگرەکە لە زەیتێکی ناسن تەندروستە سوور ئەکرێتەوە ئەم هەمبەرگرە نازانی چەند جار پێی سوورکراوەتەوە ئەسڵەن چەند جار ئەم ڕۆنە سوتاوە قرچاوە و بەکارهێنراوەتەوە طبعاً ئەمانە هەموو زەرود و زیادەکانی فاسفودەکانە و لەگەڵ یا ڕێژەیەکی زۆر خراپی چەوریتیایە شەکر زۆر بەرزەکاتەوە و ئەمانە هەمووی ئەبێتە چی ئەم وزەیەکی باش وەرەگرێ لەو کاتەیە بەڵام زوو زەکەیدا ئەبەزێتەوە شەکرەکەیدا ئەبەزێتەوە بە ناجێگیری ئەیهێڵێتەوە و ئەکا کەسەکە زۆر زۆر پەناباتە بەر خواردنێکی زیاتر یعنی زۆرتر بخوات خۆی خوێنکاران یعنی هەیە بەعام بۆ نمونە خوێنکار هەیە بەس دائنیشە سەعیەکە بەس پاڵەکەوێ سەعیەکە جوڵەی نییە جوڵێکی کەمی هەیە ڕۆشنە دەرەوەی کەمترە ئەم فاسفودانش لەگەڵ یا و ئەم خواردنە خراپانە لەگەڵ یا ئەبێتە هۆی تەبان قەڵەوی و لێکەوتە خراپەکانی بۆ دواتریش زۆر باشە لە سوکە ژەمەکاندا بینی نێوان ژەمەکان چی بخورێت باشە بۆ خوێندکار و ئەوی تەرکیزی باشتر بێت و دووبارە وزەی نوێ بێتەوە بەڵێ طبعاً سناک سوکەژەم لە بینی ژەمەکانە زۆر زۆر زەڕورە خوێندکار هەیبێت سناکەکان بەعام پێویست دەکات ئەو خواردنانە بێت کە بڕێکی باش پرۆتین و فایبەریانتیایە لەگەڵ کاربۆهایدرێتی ئالۆس بۆچی ئەمانە وەکو وتمان پرۆتینەکان وزەیەکی جێگیری ئاەتێ بۆ تەواوی ڕۆژەکەی و کاربۆهایدرێتە ئالۆزەکانی شەکرێکی جێگیری ئاەتێ بۆ ڕۆژەکەی و ئەو خواردنانە باشترین ئەو خواردنانی کە ئەبێتە هۆی عنی ئەم پرۆتینوینە بەجێگیری بهێڵێتەوە و تایەتی وەکو چرەساتەکان بەعام اختیارێکی باشە بۆ خوێندکاران کە لە بینی ژەمەکانە بەکاری بهێنن گوێز و باەمە فستقە ئەمانە بەڵام طبعاً ئەو چرەساتانەش ناکە بە بڕێکی زۆر خوێ و لیمەندۆزی و ئەم شتانەی پێ ئەکرێ ینی چرەساتێکی سروشتی بێخوێ زۆر زۆر ئیستفادەی لێ ئەکەن و خەڵکی ئێمە زۆر بەکاری ناهێنێ بەڵام ماست اختیارێکی زۆر زۆر باشە وەکو سناک و لەگەڵی شیا بیرمان نەچێ میوەکان زۆر زۆر اختیارێکی باشن بۆ سوکەژەمی بینی ژەمەکان دکتۆر هەندێک کەس لەبەر کافاینین کە لە قاوەیە هەیە یاخود لە چایە هەیە بە تایبەتی خوێندکاران پەنابەنە بڕ خواردنەوەی ئەمە سوودی هەیە زیان بەڵێ وەکو چاو قاوە طبعاً ڕێگە پێدراوە ناڵین نابێ خوێندکار هەر چا بخوات یاخود قاو بخوا طبعاً بڕێکی دیاریکرا وەکو وتمان 100 میلیگرام بۆ 200 میلیگرام اعتیادیە کافاین لە ڕۆژێکا وەربگرێ بەڵام ئەم 100 میلیگرام 200 میلیگرامە چەندێکە کات ئایا زیاخۆری تیا بکرێ یا تیای نەکرێت طبعاً نابێ زیاخۆری لەوە زیاتری تیا بکرێ لەبەرەوەی بۆ فترێکی زۆر بە وریایی ئەهێڵێتەوە خوێندکارەکە و چاو قاوە بەعام چونکە کافاینیان تیای وە باشترە لە عەسرەوە ئیتر نەخورێنەوە بۆ ئەوەی خەوی خوێندکارەکە تێک نییە طبعاً شتێکی باش نییە خوێندکار ئەمێنێتەوە تایەک و دووشە و ئەوێ بمێنێتەوە تایەک و دووشە و سەعیەکەی بکات و خوێندنەکەی بکە ئەمە هیلاکەتێکی زۆر زۆری بۆ دروست دەکات و باشترە خوێندکار هەر هیچ نەبێت لە ڕۆژەکەیە 7 ساعات بۆ 9 ساعات خەوی هەبێت بۆ ئەوەی ڕۆژی دواتر کە هەستایەوە دووبارە دەست بکاتەوە بە خوێندنەکەی بە جستێکی تازە و فرێشەوە دەست پێ بکات و بە مێشکێکی هیلاکەوە دەست پێ نەکاتەوە ئەم کافاین و چایەکە ئەیخۆنەوە یعنی بە بڕێکی زۆر بۆ نمونە ئەم 100 میلیگرامە یا بۆ 200 میلیگرامە چەندێک یعنی خوێندکارەکە توانێت لە ڕۆژێکا بۆ نمونە 3 کوب 4 کوب چاپ خواتەوە بەڵام وەکو وتمان نەگاتە شەو باشترە نەگاتە ئێوارە باشترە یاخود سەبارەت بە قاوەتەوەن جۆری قاوەکان جیاوازە کە کافاینیانتیایە بەڵام بەعام یعنی 2 کوب قاوە زیاتر نەبێت کە بخورێتەوە نچێتە ینی نەگاتە عەسر لە عەسر بەدواوە باش نییە کە بخورێتەوە بۆ ئەوەی کواڵێتی خەویشەوەکەی تێک نییە و بڕێکی زۆر کافاین بیرمان نەچێت بێت هۆی خێراکردنی لەیانی دڵ و دڵ پەلەپەلکردن و سترێس و قەلەقی زیاتر بۆ خوێندکارەکە دکتۆرە هەندێک لە خوێندکاران گرنگی بە بنێشت ئەدەن ئەڵێن بنێشت زۆر بجوین مێشکمان چالاک زۆر ئەبێت یان پێش ئەوی بچنە ئیمتیحانە و بەیانیان بنێشت ئەجوون ئایا ئەمە کاریگەری لەسەر تەرکیزی مێشکەیە و لەسەر چالاکی مێشکەیە؟
طبعا بنێشت خواردن جگە لەوەی کە بۆ نمونە زۆربەی بنێشتەکان ئێستا شکلێکی باشی تا و هیچ سوودێکی نییە، ینی هیچ وزەیەکیش بەجەستە نابەخشێ. تۆ لەو کاتە خوێندکار ینی پێویستی بە وزەیە، پێویستەکە لە سەرچاوی خۆراکی باشەوە کە بەهای خۆراکی زیاد بێ وزە وەربگرێ، وزێکی زۆر زۆر زیاتری ئەوێ لەو کاتێک کە بۆ نمونە کەسێکی ئاوتیادی بە ئاسایی دانیشتووە و هیچ ئیشێکی نییە، ینی نەخوێندنە نە هیچ ئیشێکی نییە، تۆ طبعا لەو کاتەیە زۆر زۆر وزێکی زیاترت پێویستە کە مێشک پێویستی بە وزەیە زیاتر و لە خۆراکێکەوە کە بەهای خۆراکی زۆر زۆر زیاتر بێ. بنێشت هیچ بەهایەکی خۆراکی تیانە و نازانم ینی هەستەکەم کە بۆ نمونە تۆ ئەم بنێشتە ئەخوا بەردەوامیش نەک ئەوەی تەرکیزی زیابکات، تەرکیزی کەمترەکاتەوە لەسەر خوێندنەکەی تۆ ئەبێ لەو کاتێک کە خوێندنەکە ئەکەی ینی بەردەوام هۆشت لە لای خوێندنەکەت بێت، خەیاڵە لە لای شتێک نەبێ، مەشغوڵی شتێکی تر نەبی. طبعا ئەو بنێشت خواردنەش تۆ حساب کە ئیشێکی تر بۆ مێشکزیە ئەکەی لەو کاتەیە، طبعا لە جاتیەوەی زیادی بکات تەرکیزەکە کەمتریەکاتەوە. دکتۆرە یەکێک لەو شتانی کە گرنگە باسی بکەین ئەنی دایک و باوکان ڕۆڵیان چیە لە ڕێکخستنی خۆراکی منداڵەکانیان تێونەتەوێ بە تایبەتی ئەمنەوە نیوێ تۆزێ قورسە ینی کۆنتڕۆڵی خواردنیان بکەی و دایک و باوکیش بگومان هەست بە بەرپرسیارەتێکەکە بەوەی کە چی دابین کا بۆم خودکاری بۆ باشترین کۆشش بکات لەم ماوەیە. طبعا ڕۆڵی دایک و باوک زۆر زۆر مهمە، ینی ئێمە کە قسەیەک بۆ بمانەوێت ڕێنمایی مناڵێک بکەین ئەبێ یەکەم جار ڕێنمایی دایک و باوکەکە بکەین، لەبەرەوەی بۆچی دایک و باوک نمونەن بۆ مناڵەکە، مۆدێڵن بۆ مناڵەکە، ینی تۆ ناکرێت دایک و باوکێک بەیانیان هەڵ ئەستێ تااقەتی نێژەمێکی بەیانی دروستکایە بۆ نمونە حەزی لێی نێژەمێکی بەیانی بخوا بە مناڵەکەی بڵێ وەرە تۆ ژەمی بەیانی بخۆ، ئەڵێ ئەی تۆ بۆ نایخۆیت. یا بۆ نمونە باوکێک هەڵ ئەستێ بۆ نمونە ئینێ خۆی تەواوی ڕۆژەکە بە خواردنەوەی ئینێرجی درینک و بۆ نمونە ساردی و هەنێ خواردنەوە کە زەرەدیان هەیە بۆ تەندروستی بەسەر ئەبات، ناکرێت بە مناڵەکەی بڵێ ئەمانە مەخۆ، ئەڵێ ئەی تۆ بۆ ئەی خۆی تۆ بۆ بەکارێنی. کاتە دایک و باوک نمونەیەکی زۆر ئەبێ نمونەیەکی زۆر زۆر باش بن بۆ مناڵەکەیان، یعنی تۆ ئەگەر بتەوێت ئەم مناڵەت یاخود ئەم خوێندکارت بتەوێت خۆراکێکی تەندروست بخوا، ئەبێ خۆت یەکەم جار دەست بکەی بە بەکارهێنانی خۆراکێکی تەندروست، ئەبێ دایک و باوکەکە خۆیان نمونە بن بۆ مناڵەکە و خواردنەکانیان تەندروست بێ هەتا مناڵەکەش بتوانێت لەسەر ڕێی ئەوان بڕوە. دوجار ئەیش دابینێکە خواردنەکان ئەگەر تۆ شتێکی تەندروستە لەبەردەستا بێ ئەوە خۆی ئەگەر ناتەندروست بێ هەر طبعا ناتەندروستەکە ئەخۆی بێگومان. یا هەنێجار هەیە لەنیاخان هەنێجار هەیە تۆ بۆ نمونە ئەم دایک و باوکە دایکی وە هەیە عنی زۆر خوێندکارمان بینی ئێتە دەرەوە بۆ مەکتەب تااقەتی نییە دایکەکە هەستێت نانێکی بەیانی بۆ دابین، ینی ئەم مناڵە خۆشی هەر فرێ ئەو ناکێ خۆی بگۆڕە خۆی حازرکا و بێتە دەرەوە سترێسێکی زۆری هەیە خۆی ناتوانێت طبعا خواردنی خۆی دابین کە ئەگەر دایکەکە تااقەتی نەبێ هەستێ بۆ نمونە ئەم خواردنی بۆ دابین کە بێگومان ڕۆڵی سەرەکیان هو جگە لایانی خواردنیش دایک و باوک ڕۆڵێکی زۆر زۆر سەرەکیانەیە بۆ دابینکردنی ژینگەیەکی ئارام بۆ مناڵەکە. ینی دایک و باوکی وا هەیە مڕاعاتی مناڵەکە ناکاتۆ، ینی ئەو ساڵێ قەچەکە بە مڕاعاتی مناڵەکە و بکەی میوانداری کەم بکەیتەوە، هاتو چۆکەم بکەیتەوە، ینی سەفەر و سیاحەکەم بکەیتەوە تا لەبەر خاتری ئەم مناڵە تا تۆزێک ئەم سترێس و ینەی ئەڕواز تەواو ئەبێت. ینی هەم بۆ لایانی خەوی دایک و باوک هەیە بۆ نمونە مناڵەکە بە مناڵەکە لە تۆ بڕۆ بخۆ بەس خۆی تا سەعاتێکی شەو گڵۆب ناکوژێنێتەوە، تەلەڤیزۆن ناکوژێنێتەوە، تەلەڤەش خەوی طبعا ئەم مناڵە خەیاڵی ئەڕوات، ینی ترکیزی ئەڕوات، ئەڵێت حەزەکە عنی فزولی هەیە بزانێ لە دەرەوە چییە قەومێکە ئەم دایک و باوکە نەخەوتون. طبعا دایک و باوک وتمە بێ مۆدێلێک بن بۆ مناڵە. باشە یەک پرسیاری گرنگم هەیە ڕەنگە هەندێک کەس پرسێ ئایا پەیوەندی خواردن بە لایانی دەرونیەوە چییە؟ هەر بڕاستی ڕاستەخۆ کاریگەری لەسەر لایانی دەرونی خوێندکار دروستەکە خواردن؟ بەڵێ کارگەری دەرونی دروستەکات لەبەرەوەی تۆ بۆ نەوەکو وتمان خواردنەکان ئەگەر وزەیەکی وا باش بە مێشک نەبەخشن طبعا لایەنی دەرونی کەسەکە ینی ترکیزی نامێنێت، بیرەوەری باش نامێنێت. طبعا بە زانست ئەمە بە بڵاوکراوەکان سەلمێنراوە، بە توێژینەوەکان سەلمێنراوە. ئەو خوێندکارانی کە خواردنی باش و هاوسەنگە خۆن و لەگەڵ یا خەوێکی باش و ئارامیان هەیە و لەگەڵ یا جستێکی شێداریان هەیە، توانایەکی زۆر باشتریان هەیە لە تاقیکردنەوەکانە، نمرەیەکی زۆر باشترە هێنن، میمۆریەکی زۆر باشتریشیان هەیە لە جوابدانی وەڵاوانکانە. دکتۆرە ئەو خوێندکارانەی کە نەخۆشی شەکرەیان هەیە ئەمانە چۆن گرنگی بە خواردنەکانیان بدەن و زیاتر گرنگی بە چ جۆرە خواردنێک بدەن؟ طبعا وەکو باسمان کرد ئەم خواردنانی کە پێشتر باسمان کرد بۆ کەسێکی ئاسایی و تەندروستە، بۆ ئەو کەسانی کە نەخۆشی شەکرەیان هەیە زۆر زۆر باشترە کە بۆ نمونە کاربۆهایدرێتیان کەمتر بێت، بڕی کاربۆهایدرێتیان کەمتر بێت، ناڵین هەر نەخورێ، ئەگەر بخورێ کاربۆهایدرێتە ئاڵۆزەکان بخورێ زۆر باشترە لە کاربۆهایدرێتە سادەکان. زیاتر گرنگی بدرێ بە پرۆتینەکان. ئەو کەسانی یعنی ئەو خوێندکارانی کە بۆ نمونە شەکری جۆری یەکیان هەیە عیلاجەکانیان نابێت یعنی
بە هیچ شێوەیەک دوا بخرێ و تەخیر بکرێ وەکو بڵین ئەژزانن کە بوون منعانی کە لەسەر ئینسۆلینن زۆر معڕەزن بۆ ئەوی کە بوون شەکری خوێنیان زووتر دابەزێتەوە پێویست دەکات ئەم خوێنکارە ژەمی بچووک و بەردەوامی هەبێت یعنی پێویست نابێت بە شێوەیەکی دوور و درێژ ینی فاستینێکی زۆری هەبێ ئەم خوێنکار و بۆ مایەکی زۆر لە ڕۆژەکەیە فاستین بێت ئەبێت سوکە ژەم و یعنی ژەمی کەم و کورت و بەردەوامی هەبێت. دکتۆرم نەماکەمە بۆدا پرسیار بۆ خۆم بەڵام نازەمە لەنیا پرسیاری مابێ پێش چوون بۆ تاقیکردنەوەکان یان لە کاتی تاقیکردنەوەکان زۆر جار ڕێ بە خوێندکارانی دۆنزەیان ینی هەندێک شت بخۆن ئەکرێ ئێمە شت بخۆین یان سوودی هەیە یان کاریگەری ڕاستەوخۆ هەیە لەسەر ئەو کاتەی تاقیکردنەوەکان؟ بەڵێ بێگومان یعنی خوێندکار بە هیچ شێوێک نابێ بڕوا بۆ تاقیکردنەوە بەبێ نانی بەیانی تاوان تاقیکردنەوەکان ئێمە هەمووی بەیانیانە خوێندکار بە هیچ شێوێک نابێ بڕوات بەبێ نانی بەیانی لەبەر ئەوەی زۆربەی خوێندکاران خۆبی نیومانە هەیە ڕۆژانە ینی ئەبورێتەوە خوێندکار هەیە شەکریدا ئەبەزێ لە ناو تاقیکردنەوەکە خۆی سترێسی هەیە لە ینی قەلەقێک و سترێسێکی زۆرایە هۆرمۆنەکانی جەستەی حساب کە زۆربەی ها بەرز و نزمەکە و لەگەڵیشە تۆ بەبێ ناخواردن ئەڕواتە دەرەوە ئەم خوێندکارە تەوان ئەبێتەوەی دابزینی شەکری خوێنی زۆر هەنەما هەمانە خوێندکار بینیمانە لە ناو هەڵی تاقیکردنەوە گەرمالی ئەیە خۆشی شەکری دابەزیوە ئەبورێتەوە بۆیە زۆر ینی پێویستە ئەم خوێندکارە نانی بەیانی بخوات ئەنجا بڕواتە دەرەوە بۆ تاقیکردنەوە و بە هیچ شێوەیەک پێشنیاری ئەوە ناکەین پێش تاقیکردنەوەکان وەکووتمان وزە بەخشەکان و ئەو شتانە بخوات کە بۆ وروژێنەر و ئارام هینێکی زۆری تایە کافاینێکی زۆری تایە. باشە دکتۆرە منیش هەمە بکەم و کۆتا پرسیاری خۆم خواردنەوەی ئاو تا چنێک گرنگە و پێویستە ڕۆژانە چنێک ئاو بخورێتەوە بۆ قوتابی خوێندکارێک؟ بەڵێ خواردنەوەی ئاو هەر خواردنەوەیەک یعنی زۆر زەرورە جگە لە ئاو زۆر زەرورە خوێندکاران جەستیان بە شێداری بهێڵنەوە لە تاوی ڕۆژەکەیە ئەنجا باشترین ئەو خواردنەوەانە چییە کە خوێندکاران پشتی ببەستن تەبەن باشترینیان ئاوە طبعا ئاو پێشتر ئەیانوت لیتر و نیوێک بۆ 2 لیتر پێویستەکە لە ڕۆژێکا بخورێتەوە بەڵام ئێستا وای لێ هاتووەڵێ 2 لیتر و نیو تەنانەت بۆ 3 لیتریش پێویستەکە بخوێرێتەوە یعنی تقریبا ئەکا بە نزیکەی ئەوەی کە بۆ نمونەت و هەر سەعاتێک پەرداخی ئاو پێویستەکە بخورێتەوە بۆی جەستەی بە شێداری بمێنێتەوە طبعا کەسی واشە بۆی ناخورێتەوە ئەڵێ من ئەم هەموو ئاواها یعنی تۆزە دڵە خاوە کات و ئەمانە بۆی ناخورێتەوە توانێت پەنابەرێتە بەر شیر ئەوی ژەرۆک و خواردنەوەی ئۆپشنێکی زۆر باشە ئەگەر بەبێ شەکربی خۆن زۆر باشترێکە چا سەوزەکانمان هەیە ئەمانیش ئیسفادێکی زۆر باشیان هەیە و لە هەنێک کاتیشە شربەتی میوە سروشتیەکان ئیسیفادەی هەیە هەرچەند ئێمە پێشنیاری میوەکانەکەین ئاوەکو خۆیان یعنی بە فرێشی بخورێن بەبێش ئەوەی بە شەربەت بەڵام لە هەنێ حاڵەتە ئەگەر بۆ نمونە خوێندکارەکە حەزی لێ بوو طبعا بۆ ئەو کەسانە ناکە نەخۆشیان هەیە وەکو وتمان نەخۆشی شەکرە و هەر جۆرە نەخۆشێکی تری درێژخانیان هەیە بۆ خوێندکارێک کە تەندروستە ئەتوانێت بە بڕێکی کەم لی بخواتەوە طبعا باشترێکە لە ئەوەی کە پەنابەرێتە بەر خواردنەوەی شربەتێکی دەستخۆش بێت. سپاس بۆ دکتۆرە سروشتوها پزیشکی پسپۆری خۆراک و کێش و قەڵەوی کە زۆر سپاس بۆ زانێریەکان.